السلام عليكم ورحمة الله وبركاته. أما رجع سقيني ملحد حلمت جورانا أما دمك هوارك أم كبرايا ملحدة أم كبرايا بفيل بنفاق خوي بمسلمان بشاندا بلام أيوة للري أم نفاق وجاري خوي برجي أو بأدباء أو ملحدة أو كافراء بإمام عمر كوري خطاب على نيرباز معاذ الله بمعاوية كوري أبو سفيان على نيرباز كاتب وحي رسول الله صلى الله عليه وسلم معاذ الله بكم عليه مسلمان يتر بهارون الرشيد كاليه سباي دانا ولا ناو مسلمان أنا سباي نيربازي جا وازده هەڵمت بێنن من دەمێکە هاوارەکەم ئەم کابراایە ملحیدە باسی پەمەیەکانەکەم تۆ سەیری ماکوانێکی پەمەیی خەسرەوە سوور ماکوان کەریم پەمەی چەند لای ئاساییە لە لای فەکایەتی ئەم هەڵمەت گۆرانە ملحیدە بە ئیمامی عومەر ئەڵێ نێرباز لای نۆرماڵە یعنی شتەکە زۆر لای نۆرماڵە بەناڵین بە ئەڵڵا تەعالە تۆ ئەگەدە لە ماکوانە چی لێ هاتووە بە معاویە کوڕی ئەبوو سوفیان وا ماکوانەوە جوابێکی سارد و سڕێداتەوە هەر ئێسش برایەتی خۆی تێک نادا ئەم کابراایە طبعا بۆ زانیاریتان ماکوان کەریم خەسرەوە سوور لە هەڵمەت گۆران ملحیدە واز نم دوانش بێنن کابرای دەست ئەو کابرایی کە ملیۆن پاوەند زیاتری کۆکردەوە لە بێرمینگام ئارام ئەربەتی کە خەڵکی ئەربەتیش نییە ئەم دزە ئەچێتە لاوی ئەم هەڵمەت گۆرانە و لە پارەی دزرایی مزگەوتەکە چیەکە ئەمرەکردن بە هەدی ئەکرێ بۆ هەڵمەت گۆران باشە حەمەی سەتڵ حەمە سەتڵی پەمەی هاتووە لە لایڤەکەی ئەڵێ کاک هەڵمەت وەرە بۆ بەریتانیا من دوو بزن و بۆ سەرە بڕم لا حول ولا قوة إلا بالله ئێستا ئەزان ئەم پەمەیانە چەند پیسن ئێستا ئەزان شەڕی ئێمە لەگەڵ ئەم پەمەیانە لەسەر چییە ئام الحیدە بێڕەوشتانە کە بە ئیمامی عومەر برا ئیمامی عومەر لە دوای خەلیفەی دووەمی مسلمانان ڕزای الله تعالی لەسەر بێ لە چەنەها شوێنە الله تعالی ئاەتی قورئانی لەسەردا بەزاندووە کە پشتگیری قەولەکەی ئیمامی عومەرەکە ڕزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کەچی ئەم بێئەدەبی ملحیدە هەڵمەت گۆران لە لایڤە ئەڵێ نێربازە مەعاذ الله ماکوانش هیچ خۆی تێک نادا و شەریعەت بە لایڤەکەیەدا بۆیە شەڕی ئەمە لەگەڵ ئەم پەمەیانایە من دەمێ دژایەتی دەمێک بوو یانی دژایەتی ئەم کابراایە مەکرد هەدا و مامۆستای بەڕێز وتی وازی لێ بێنێ ئێستا عەتفی خەڵکی لەگەڵایە وازی لێ بێنە ئەگەر درۆ بکات دڵنیا بە الله فەسحەکە بەڵام ئەوەتە الله فەسحی کرد یعنی ئەو کابرا ملحیدە هەڵمەت ملحیدە بەڵام کێشەی من لەگەڵ ئەو پەمەیە ملحیدانەی ترایە فەرموو خۆتان گوێ بگرن حەزرەتی عومەری پێدا تێگەی باشە بێت چ ملحیدێک بێ باشە کاک هەڵمەدە بێت دە ملحیدی پێ وەلیدی پێدام بەس ئەو وەکو خەلیفەنا ئەڵێ یەکێک بۆ لە سەرکردەکانی ئیسلام ئەمەوی عینی پێدام چی پێڵێن ئەوەی خەلیفەی ئەمەویەکان چی پێڵێن ناوکەم لە بیر چوویەوە عومەری کوڕی عەبدولعەزیز نا ئین عەبدولمەلیک کوڕی مەڕوان ئافەرێ ئەوانەی زۆربەیانی پێدام کە نێرباز بوون بەڵێ وەکو پێم وتی دوو دەوڵەت لەسەرم عەرزەیە زۆرترین قسەی لەسەرەکە شوبهەی بۆ معاویە سەحابەی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم جەوابان لێرە بێ نێرباز بووە باشە چۆن ئەڵێ نێرباز بووە تۆ چۆن بڕوا بەوەکە توێکی بەسەر چاوەکە ساحێب وەحی بوو ئەم قورئانە بەدەستی ئێمە گەیشت دامەزرێنەی هێزی دەریابووی بووە أنا برو يكتب من بدي أو هزار كذا جيبيته بيبنم راسك نێرباز بووە یامنا ئەوە من نیم داکەم من چۆن بەتوێن والله تحداي خوتو بابشتو همو عائلة كيشتو أوانيش وكتو بيردا كانوا بطواني بيسلماني كهارون الرشيد يعني يكك لم يجنسان مسلمان جنسيتي كشت جواي هبو موثوق بلام يكسر تساوي مسلماني رأوهم بده موثوق بلام اگرنت هنا الرسواي شون دنيا بوي او قيامت جبي نووسە هارون الرەشید حەزی لە نێربازی بووە بەڵێ گرنگیەیەکی سۆ سپاسی ئەوەی ڕسمەکەیە او الرسمكية ئەوە عینی نانا خود چشاوتا خود چشاوتا تێریکە ئەو خەلیفەیەی عەباسی باشە لە هینە ئەوەندە سوپای عەباسی هێزیوە چەندین سەفەری سەربازیی بێزن تێکان کردووە خۆشی حەزی لە سەردانی سوپا و ئامادەکاری جەنگەوە بەڵام وازانستی کتێبی سەریکە هارون الرەشید گرنگترین سوپای نەربازی داناوە هارون الرەشید خودی خۆی باشە تحداي خوتو همو هاو فكرة كان شدة كان بيسلمني ئەمە ڕسمەکە نانا تحداي خوتو هرتي ملحدي شهدي كم بطوان بيسلمنا تحداي خوت هلمت قورا قد وكو امرو لدنا قوماوه قد وكو امرو لدنا قوماوه قد وكو امرو رسوانا كراوي بويا هاتون يتبلهم نانا تحداي خوت همو هاو فكرة كانت همو اوانيشي وكو خوتن تحداي هر همو تاندكم مرد بيسلمنا بس تساوى راسقين اسلامي سرچاوم بده کاکا و اتو جنابت ناوی
اول رسمي عثماني كان ناوي قورة وشاري ويرا نايخوا استاذ ناو لخود ناو الدكتور وانيا درو دلسي دكتوري استاذ من مسلمانهم انا كاغاز دروزني والله دروزني عليه وارو درود بيكشف دكم لا وارو درود بيكشف دكم والله من لي وارو قالتو والله لي وارو درو كانت كشف دكم